لەگەڵ ئەوەی کە ئەم ساڵ تا ئێستا ڕێژەی بارانبارین وەکو ئەوی کە شارەزانی بواری کەشناسی ئاماژەی پێدەکەن بە پێی پێویست نییە. ئامارەکانیش باز لەوە دەکەن کە ڕێژەی گلدانەوەی ئاو لە بەنداوەکانی هەرێم تا ڕادێک کەمە بەهۆی ئەو کەم بارانیەوە بگرە لەوانەیە کەمیشی کردبێت لە بەنداوەکان. دەمانێت بۆ خستنەڕووی زانیاری نوێ و تاوتێکردنی ئەم بابەتە و بزانین ئایا ڕەوشی بەنداوەکان چۆنە لە هەرێمی کوردستان. لە ئاستێدەکانمان لە هەولێرەوە بەڕێز ڕەحمانخانی بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاوی هەرێم میوانمانە. کاک ڕەحمان بەیانیت باش و سڵاوت لێبێ. سەرەتا با پرسیاری ئەوە بکەین ئێستا هەرچەنە لە وەرزی بەهاراین و تا ڕادێک ماوەی بارانبارین ماوە، بەڵام با بزانین ئایا بەراورد بە ئەو کاتانی پێش و ساڵانی پێش و ئێستا ڕەوشی بەنداوەکانی هەرێمی کوردستان چۆنە؟ ئێستا گوێ بیسمانی کاک ڕەحمان؟ بەڵێ 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 سجێم لێت. سپاس بووی کە ئامادە بووی لەگەڵمان و ئەم پرسیارەکەم ئەوە بوو ئێستا خۆتە زانی کە وەرزی بەهارە، بەڵام هەرچەندە باران ماوێتی، بەڵام لەگەڵەوەشە ئەمانێ بزانین ئایا بەراورد بە کاتەکانی پێشووتر و ساڵانی پێشووتر ئێستا ڕەوشی بەنداوەکانی هەرێمی کوردستان لە چه ئاستێکایە؟ بەڵێ بەڵێ بەیانیتان باش و بەیانی بینەرانی کورتساتیش باش. لە ڕاستیە بۆ کۆزانرێ ئەم ساڵ باران وەکو پێویست نەباریوە لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لە هەندێک شوێنی کەم زیاتر لە پارباریوە، بەڵام لە زۆربەی شوێنەکان یا وەکو پار بووە یا خراپتر بووە لە پاریش ساڵێکی زۆر کەم ئاوی بووە و ئێمە بەشی زۆری بەنداوەکانمان پار بۆشایەکی خەزنی گەورەیان تیا بووە، بۆیە لە ڕاستیا وەکو پێویست نەتوانراوە ئاو لە بەنداوەکانی هەرێمی کوردستان کۆکرێتەوە. بۆ نمونە مەسەلەن لە بەنداوی دەربەنیخان لە 150 بەتاڵە ئێشێشتا و لە بەنداوی دووکان لە 159 بۆشایی خەزنی هەیە پڕ نەبووتەوە و لە دهۆکیش لە 160 دیسان بەتاڵە. بەشێک لە بەنداوە بچووکەکانەوانەی بەنداوی بچووکن لە ناوچەکان هەندێکیان پڕ بوون، هەندێکیان هێشتا پڕ نەبوون. بۆ نمونە بەنداوی کفری تەنها لە 175 ئاوی تێدایە و لە 125 بەتاڵە. لە زەربەی ناوچەکانی گەرمیان بە تایبەتی پێدەشتەکان باران زۆر کەم باریوە، تەنانەت کاریگەری هەبووە بۆ ئەوەی کە لە کاریگەری لەسەر کشت و کاڵ هەبووە، کاریگەری لەسەر دەغڵودانی هاوڵاتیان و جوتیاران هەبووە. بۆیە بەڕاستی ئەم ساڵێکە چونکە بەسەر ساڵێکی وشکە هاتووە بوو ساڵێکی تەڕ بێ بۆ ئەوەی قەرەبووی ئەو بۆشایانە بکاتەوە کە لە ساڵی ڕابردووە هەبوون. مەترسیمان هەیە بۆی کە کێشەی ئاومان بۆ دروست بکە. مەترسی ئەوە هەیە کە ئەم کەم ئاویە و ئەم کەم دابارینی باران و بەفرە وا بکات کە کێشەکان لە چاو پارا زیاتر ببن. لە ڕاستیە وەکو ئاماژەم پێدا لەبەرەوەی ساڵێک کە بەسەر ساڵێکی وشکی ترا هاتووە، ئەم ساڵ قەیرانەکە ڕەنگە زیاتر بێت لە ساڵی پار، بەڵام لەو شوێنانەی کە بەنداومان هەیە بۆ نمونە هەموو ئەو ناوچانەیە کەونە خواروی بەنداوی دوکان یا ئەوش ناوچانەی پشتیان بە بەنداوی دوکان بەستووە، ئێمە ئەکرێ پێویستیە سەرچەکانیان دابین بکرێت لە ئاوی خواردنەوە و پێویستەکانی تر. ئەو شوێنانەی کە لە کەونە خواروی بەنداوی دەربەنی خانەوە دەکرێت پێویستەکانیان دابین بکرێت، ئەو شوێنانەی تر کە بەنداوی بچووکیان لە دەورە ئەکرێ پێویستەکانیان دابین بکرێت، بەڵام زۆر شوێنی تر هەن کە کانیەکان وشکیان کردووە، سەرچاوەکان وشکیان کردووە. لە ڕاستیە ئەوانە پێویستی بەوەیە لە ئێستەوە ئامارێک بکرێ بۆی بزانین چ بکرێ، ینی چ فریا گوزاریەک بکرێ بۆ ئەو ناوچانەی بە تایبەتی لادەکان ئەوانەی قوڵایی گەرمیان ئەو شوێنانەی کە کێشە و گرفتیان بۆ دروستە بێ بۆ ئەوی بتوانرێ خزمەتی ئەو ناوچانە بکرێت بۆ دابینکردنی پێویستەکانی ئاو. باشە، ئێوە بەرنامە ڕێژیتان کردووە کاک ڕەحمان، یاخود پلانی خۆتان ئامادە کردو بۆی کە چۆن ئەم ئاوە بەکار بهێنن یاخود کۆنتترۆڵی بکەن یاخود توانن وەرزی گەرما و هاوینی پێ تێپەڕێنن؟
بە دڵنیایە وەکو وتم هەموو ئەو شوێنانەی کە پشتیان بە بەنداوەکانی ئێمە بەستووە ئێمە پلانمان هەیە بەرنامەی هاوینە و پایزەمان هەیە بۆ ئەوەی ئەو ئاوەی کە کۆمان کردوێتەوە یا کۆیەکەینەوە تا 15 و 6 و ئەوانە بۆی بتوانین بە شێوەیەکی یەکسان پێویستەکانی خەڵکی پێدابین بکەین. خۆتان نەزانن بەنداوی دوکان جگەل لەو شوێنانەی کە لە هەرێمی کوردستان هەن ناوچەیەکی زۆری کەرکووک و ناوچەکانی تر پشتیان بەو بەنداوە بەستۆ دیسان ئەوانش پێویستیان بە ئاوا هەروەها دەربەنی خانیش چونکە بەنداوی حەمرین بەت ئەمساڵ ئاوێکی زۆر کەمیتیایە ئەوەش گرفتێکی گەورەی دروست کردووە دیسان پێویستەکانی هەموو پارێزگای دیالە و ئەو ناوچانەیە کەونە سەرسیروان دابین کرێ. بەڕاستی هەموو ئەوانە بەرنامە ڕێژی بۆ کراوە لە هەمان کاتە ئێمە هەمانگیشمان لەگەڵ لایەنی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقەیە بۆی بتوانین بە باشترین شێوە پێویستەکانی خەڵکی ئەو ناوچانە دابین کەین. دیارە بۆ بەنداوە بچووکەکانی هەمان شێوە ئێمە پلانمان هەیە بە شێوەیەک بەردانەوەی ئاو بکەین بە شێوەیەک پلانی با بڵێن کارپێکردنی بەنداوەکان بکەین کە تا کۆتایی وەرز پێویستەکانی خەڵکی لێ دابین بکەین. باشە ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو کاک ڕەحمان ئەوەی کە بڵێن تێبینی کرا جگەل لە بارینی باران کە ڕێژەکەی کەمەوەکو و تۆش ئاماژە پێکرد بەڵام بەفرێکی زۆریش باری بە چاو بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەمە هیچ کاریگەرێک بەجێ هێڵێ لەسەر ڕێژەی ئاو یاخود ڕێژەی خەزنی ئاو لە بەنداوەکان یا کاتەکە زووە جارێ ئەو پێویستی بەتوانەوەی بێتەوە ناو بەنداوەکان. بڵێ لە ڕاستیە بارینی بەفرەکەش کاریگەری خۆی هەبوو یعنی بۆ نمونە مەسەلەن ئێمە ئەم ساڵ لە سلێمانی لە ساڵی پار باران کەمتر باریوە لە دهۆک باران کەمتر باریوە بەڵام ئەو کاریگەریە زۆرتر کاریگەریەکەی بۆ سەر بەنداوی دوکان بە دڵنیایەوە ئەو بەفرەی کە باریوە کاریگەری هەبووە بۆ سەر بەنداوی دوکان و کاریگەریەکەشی بەردەوامە بێت تا ماوەیەکی تریش بەڵام بۆ بەنداوەکانی تر بۆ نمونە لە منطقەی دهۆک بەفر زۆر نەباریوە لەو شوێنان بە تایبەتی بەنداوی دهۆک ئەم ساڵ زۆر لە پار کەمتر بارانی لێباری و ئەسڵن و لە بەنداوی دەربەنی خان ڕاستە باران شتێک زیاتر باریوە بەڵام ناوچەی هەورامان ئەم ساڵ بارانی لە ساڵی ڕابردوو زۆربەی ئەو شار و شارۆچکانی کەوتونەتە هەورامان و شارە زورەوە بەشێکیان بارانیان لە ساڵی پار زیاتر باریوە و ناوچەکانی گەرمیان بە دڵنیایەوە بارانیان لە ساڵی پاریش کەمتر باریوە بۆیە ئەو ناوچانە بەشێک لە کانیاوەکان ئەو ناوچانەی بەفری لێباریوە و بارانی زۆرتری لێباریوە کانیا و سەرچاوەکانیان بژاوەتەوە بەڵام ناوچەکانی تر بە پێچەوانەوە کە دۆخەکە ڕەنگە لە ساڵی پار خراپتر بوو بێ. باش باسی بابەتێکی ترکەین بێژگەل لەوەی کە باز لە ئەمبارکردنی ئاوەکەین لە بەنداوەکانە باز با لەوەش بکەین لە هەندێک ناوچەکە تۆ باسی ئەوە ئەەکەی کە باران زیاتر باریوە و لە ساڵی پار زۆرتر بووە بەنداو هەیە لەو شوێنانە ئەگەر بچووکیش بن ینی مەرجنی وەکو بەنداوەکانی گەوری دەربەنی خان و دوکان بەنداو هەیە ئەو ئاوانەی گللا بێتەوە. بەڵێ ئێمە وەکو وتم ئێمە هەندێک بەنداوی بچووکمان هەن بۆ نمونە مەسەلەن لە بەنداوی کفریە باوەشا سوارمان هەیە بەنداوی ئاوەسپیمان هەیە ئەو بەنداوانە بەشێکی زۆر ئاویان تێچووە بەنداوی جەلیمان هەیە بەنداوی دێگەڵەمان هەیە لە منطقەی هەولێر بەنداوی کەشکانمان هەیە لە دهۆک یعنی بەشێک لەو بەنداوانە ئاویان تێچووە یعنی و بەشی خۆی ئاویان خەزم کردووە بەنداوی قادرکەرەم هەیە ئەو بەنداوانە بە جۆرەی قەبارەی خۆیان ئاویان تێچووە هەندێکیان پڕ بوون هەندێکیان هێشتا بە تەواوی پڕ نەبوون بەڵام ئەوانە کاریگەریان بۆ ناوچەکانی خۆیان هەیە بە دڵنیایەوە چ بۆ ئاوی ژێرزەوی و چ وەکو ئاوێکی خەزمکراو بۆ هاوین و پاییز ناوچەکانیان سوودی لێبینن. باش کاک ڕەحمان بابەتێک هەبوو کە هەر لە بەیانی کورسان نیوسا سەرەتا کە ئێمە لە هەواڵەکانە باسمان کرد وەزارەتی سەرچاوەکانی عێراق ئاماژە بۆ دەکا ئەوان ئاگاداری ئەو بەنداوانە نین کە بڕیارە لە هەرێم دروست بکرێ مەبەستمە و چوار بەنداوەیە کە پێشتر ڕاگەیەندا بوو کە لە هەرێمی کوردستان دروستەکەی بەنداوەکانی دەڵگە لە پشدەر و خێوەتە لە سلێمانی منداوە لە هەولێر و بەنداوی باکرمان لە دهۆک هیچ پەیوەندیەکتان یا هەماهەنگیەکتان لەگەڵیان ناکردو بۆ ئەم بەنداوانە دروست بکرێ پێشتر و ینی پرۆپۆزەڵی خۆتان ناوە بەوان بۆچی ئەمان وا ئەڵێن؟ بەڵێ
خۆی لە ڕاستیا من ئەوەی تێگەشت بم ئەو بابەتەیە ئەو هەواڵە بە مەبەست وروژێنراوە لە ڕاستیا ئێمە هەمانجی تەواومان هەیە لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی عێراق لەسەر ئاستی باڵا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق هەماهەنگی و کۆبوونەوەی دەوریان هەیە لەسەر ئاستی جەنابی وەزیرەکە. بەڵێ لە ڕاستیا ئێمە بە تەواوی هەماهەنگیمان هەیە لەگەڵ لایەنی عێراقی چ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکان و چگە لەگەڵ وەزارەت و چەندین کۆبوونەوەی دەوریمان هەیە و ئەو بەنداوانەش کە لە هەرێمی کوردستان دانرابن دروست بکرێن پێویست بوو حکوومەتی عێراق خۆی دروستی بکات چونکە لە پلانی استراتیژی یا لە دراسی استراتیژی عێراقا بۆ بەندا و ئاو لە عێراق کە تا 2035 کە تا 2035ەوەکە ئەو بەنداوانە لە پلانە هەن لە 90 بەندا و کە لە پلانەکەی هەیە 60یان لە هەرێمی کوردستانە ینی تۆپۆغرافی هەرێمی کوردستان و سەرچاوەکانی ئاو کە لە هەرێمی کوردستانن واکە پێویستە حکوومەتی عێراق خۆی بێ ئەو بەنداوانە دروست بکەوە ئێمەش بەڕاستی داوامان لە حکوومەتی عێراق کردووە کە ئەو دیراسە استراتیژیە لە هەرێمی کوردستانی جێبەجێ بکەوە دەست بە دروستکردنی بەنداو بکەوە هیچ بەنداوێک لەو بەنداوانەش بەبێ هەماهەنگی و بەبێ ئەوەی کە ڕاوێشکردن لەگەڵ لایەنی عێراقی دەست بە دروستکردنی هیچ بەنداوێک نەکراوە ینی بۆەوەی من لێرەوە ڕەتی یەکەمەوە کە ئەو هاوهانگیە نییە و ئێمە مادە دەستوریەکان پابندین وەزارەتی ئاوی عێراق بۆوە ئەڵێ هۆکارەکەی چییە؟ یعنی بەڕای من ئیسارەکردنی ئەو مۆزوعە لێرەیە بەمەبەست بووە و بەمەبەست بووە لەبەرەوە ئێمە بە تەواوی پابندین بە بەندەکانی دەستورەوە تایبەت بە ئاو و ئێمە هەردوو بەنداوی دوکان و دەربەنی خانمان هەیە کە ئێمە بەڕاستی کەمترین پرۆژەی ئاودێری لە بەرەو بەنداوانە هەیە لە 1985 ئەو ئاوەی کە لە دوکان و دەربەنی خان خەز نەکرێ بۆ ناوچەکانی خواروی عێراق ئەنێردرێەوە بە هەماهەنگی لەگەڵ لایەنی عێراقی و ئەو بەنداوانەی تریش کە بچووکن تەنها بۆ ئاوی خواردنەوە پێویستەکانی خەڵکن یعنی هیچ پرۆژەیەکی گەوریان لە بەردەمان نییە بۆیە هیچ کاریگەریەکیان لەسەر هاوسەنگی ئاوی لە عێراق نییە بۆیە بەڕاستی ئێمە ڕەتیەکەینەوە کە ئەو حاڵەتە ڕوویدا بێ و ئێمە هەر پلانێکمان هەبێ کە دەست بە دروستکردنی کرایە ئەوە کرا ئێمە بڕاوێژ لەگەڵ لایەنی عێراقی کردومانە و ئێمە لیژنەی هاوبەشمان هەیە ئەسڵەن بۆ ئەوەی چی بکەین لە هەرێمی کوردستان لەو شوێنانی کە ئەوان دیاریان کردووە بەنداوی ئەمەی کە ئێستا دروستکرێت حکوومەتی عێراق ئەمەی کە ئێستا بڕیارە دروست بکرێ ئێوە هەم نەخشەکەی هەم پرۆپۆزەڵەکەی هەم چوزانم پلانەکەی ئەمانەتان هەموو یاوە بە حکوومەتی عێراقی ئەو ئاگادارە؟ بەڵێ بە دڵنیایەوە هەموو ئەو بەنداوانەی کە لە هەرێمی کوردستان هەن لە ناو پلانی دراسی استراتیژی حکوومەتی عێراق هەن ئەسڵەن خۆیان چەند بەنداوێکی بچوشیان لە هەرێمی کوردستان دروست کردووە بەنداوی گۆمەسپان دیزاینەکەی خۆیان کردویانە ئێستا لە جێبەجێکردنایە بۆیە هەموو ئەو بەنداوانەی کە دروست دەکرێن یا پلانیان هەیە لە چوارچێوەی دراسی استراتیژی ئەو خۆیان وەکو خۆیان ئەڵێ زەویزاری عێراقایە. باشە بۆچی ئەڵێت وتەبێژی وەزارەتی ئاوی عێراق ئەڵێ مەترسی لەسەر ڕووباری دیجلە و فرات دروستەکە ئەنی شتی وا هەیە ئەم بەنداوانەکە دروستەکرێن؟ لە ڕاستیە بەنداوی وا گەورە دروست نەکراوە یان بەنداوێک نییە کە کاریگەری لەسەر با بڵێن داهاتی ئاوی دیجلە و فرات دروست با لە هەرێمی کوردستان ئەو دوو بەنداوەی کە هەن تەشغیلی ئەو دوو بەنداوەی کە هەن بە هەماهەنگی لەگەڵ لایەنی عێراقیە کرێ وەکو وتم لە 1985 ئەو ئاوەی کە خەز نەکرێت لە بەنداوەکانی ئێمە پێویستەکانی ئەوان دابینەکە بۆیە بەڕاستی من ڕەتی یەکەمەوە کە ئەو حاڵەتە ڕوویدابێ. باشەوان هیچ کێشەیەکیان هەیە لەگەڵ کوالیتی کارکردنی ئەو کۆمپانیایی کە بڕیارە ئەو بەنداوانە دروست بکە کە پاوەر چاینایە؟ بەڵێ لە ڕاستیە ئەوە دەبێت ئەو پرسیارە لە خۆیان بکەین من دوێنێش لە کەناڵی العراقیە ڕەدی ئەو هەواڵەم دایەوە کە ئیسارە کراوە بۆیە ئێمە وەکو وتم هەموو ئێمە لە دواترین کۆبوونەمانە لە کۆنگرەی ئاوی عێراق ئەو مۆزوعانەمان لەگەڵ جەنابی وەزیری سەرچاوەکانی ئاو مناقەشە کردووە و لەگەڵ بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی عێراق مناقەشەمان کردووە هیچ بەنداوێک لە هەرێمی کوردستان بە تایبەتی بەنداوی خەزنی
گەورە دروست نەکراوە بەبێ ڕاوێژکردن و بەبێ ئیستیشارە لەگەڵ لایەنی وەزارەتی سەرچاوەکانی عێراق و ئێمە هەمانجی تەواومان هەیە لە ڕاستیە و لە ئایندەشا بەردەوامە بێ و لیژنەی هاوبەشیشمان هەیە تەنانەت بۆ مەبەستانە. باشە ئێوە بەردەوامە بن لە کارەکان یاخود لە پلانەکانی خۆتان بۆ دەستکردن بە ئیشکردن لەو بەنداوانە؟ وەکو وتم پلانەکانی ئێمە بە هەمانجیە لەگەڵ لایەنی عێراقی. یعنی ئەوە بەردەوامە بن ینی دوای ئەم لێدوانە شەر کارەکەی خۆتان ئەەکەن کێشەتان نییە لەوە. ئێمە هیچ شتێک دەستمان بە هیچ بەنداوێک نەکردو لەو بابەتەی کە ئەوان باسی لەکەن یعنی تا ئێستا دەست بە هیچ بەنداوێکی ئەوە نەکراوە تەنانەت نەگرێ بەس کراوە دەستکراوە بە هیچ تەنانەت دیراسەکەشی ئەوە نەکراوە بەڵام ئەوەی کە لە پێشتر دراسە کراوە و نەخشەسازی بۆ کراوە لە چوارچێوەی ئەو بەنداوانەیە کە لە دراسی استراتیژی عێراق هاتووە خۆیان بە بەرنمەکەیان داڕشتووە لە 2014 تەواو بووە تا 2035 پێویستە و پلانە جێبەجێکەن 6 بەنداوی لە هەرێمی کوردستانە تا ئێستا بەنداویان دروست نەکردووە لەو بەنداوانەوە پێویستە ئەوان ئیلتیزاماتی خۆیان چونکە سەرچاوەکانی ئاو لێرەیە تۆپۆگرافیای هەرێمی کوردستان گونجاوترە بۆ بەنداو لە شوێنەکانی تر بۆیە ئەوان پێویستە ئەو ئیلتیزامە لە سەرشانی خۆیان جێبەجێ بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز ڕەحمانخانی بەڕێوەبەری گشتی بەندا و کۆگاکانی ئاوی هەرێم کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.